بەڕێزان هەفتەی هۆشیاری تەندروستی ددانە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە WHO دیاری کراوە. لەم ڤیدیۆڵەتە زانیاری زیاتر دەربارەی تەندروستی ددان دەخینە ڕوو لەگەڵمان بن. ئێستا بزانین گرنگی ددانەکان چین؟ ددان بۆچی پێویستە؟ گرنگی چیە لە دەمدا هەبێ؟ یەکەم شت ددان بۆچی گرنگە؟ بریتیە لە جوینی خۆراک. بەبێ ددانەکان ناتوانرێ خۆراک بچووک بکرێت و پاشان بخورێت. پاشان دوای خۆراک خواردن ئاخاوتنمان هەیە. بەبێ هەبوونی ددان ناتوانن بە شێوەیەکی ڕاست و دروست ئاخاوتن بکەن، قسە بکەن لەگەڵ کەسانی دیکەدا. پاشان ڕوخسار. بەپێی دوایین توێژینەوەکان گرنگترین بەشی مرۆڤ کە لە کاتێک سەیری کەسێکی دیکە دەکەیت بریتیە لە سەرنجدان لە ددانەکانیان. ئێستا زانیمان ددان بۆچی گرنگە؟ با بزانین ددان لە چی پێکاتوە. پێکاتی ددان تۆی یەکەمی ددانمان هەیە کە پێ دەوترێت مینە. پاشان توێی دووەم ئەگەر بگەڕێنەوە سلایدی پێشوو، پاشان توێی دووەمی ددانمان هەیە، توێی دووەمی ددانمانەیە کە بریتە لە عاج. پاشان شانەی پڵپمانەیە کڕۆکی ددان کە ئەمە لە ناوەڕاستی ددانەکەی لە دەمار و خانەکانی دیکەی تێدایە. بزانین بۆ ددانێکی تەندروست دەبێت چی بکرێت. یەکەم شت بۆی ددانمان بە تەندروستی بهێڵڕێتەوە ئەگەر لەگەڵ مابن هاوکارانمان بریتیە لە ڕۆژانە ددان ششتن کە دەبێت بە شێوەیەکی زانستی بکرێت، بە شێوەیەکی دروست ئەم ددانانە ڕۆژانە بشۆرێت. هەموو ڕۆکانی ددان وەک لێرە دیارە دەبێت فڵچەکە بە گۆشەی 45 بگیرێت، لە سەرەوە بۆ خوارەوە ددانەکانی سەرەوە بەم شێوەیە دەشۆرێت. پاشان ڕووی ناوەوەی ددانەکان زۆر گرنگە کە دەبێت بشۆرێت لێرە دیارە. پاشان بیرمان نەچێت کە دەبێت زمانیشمان لەگەڵی داپاک بکەینەوە چونکە ئەمە دەبێتە هۆی کۆبوونەوەی بەکتریاکان لەسەر ڕووی زمان. پاش شوشتنی ددان چیمان هەیە؟ بەکارهێنانی دەزووی نێوان ددانەکان. ئەمە زۆر گرنگە بۆ لە بەرۆی پاشماوەی خۆراک لە بینی ددانەکان بەجێ دەمێنێت و تەنیا بەکارهێنانی دەزووی بینی ددان ئەو پاشماوە خۆراکانە لا دەچێت چونکە بە فڵچەی ئاسایی ناتوانین. ئەگەر لێرە بیبینین ڤیدیۆکە کە دەبێت بە شێوەی PTC ئینگلیزی دەبێت بەکاری بهێنین. پاش بەکارهێنانی دەزووی ددان دینە سەر بەکارهێنانی هەویری ددان. هەویری ددان دەبێت چۆن بێت؟ دەبێت هەویری ددان فلۆرایدی تێدا بێت کە لە 1350 بۆ 1500 ppm فلۆرایدی تێدا بێت. ئەمە زۆر گرنگە چونکە فلۆراید دژە بەکتریایە و وا دەکات کە کلۆربوون کەم بکاتەوە. پاش ئەمە هەویری ددانەکەی وەک لێرە دیارە دەبێت بەو شێوەیە بخرێتە سەر فڵچەکە و بەکاربێنرێ. پاشان بۆ بە تەندروستی هێشتنەوەی ددان کەمکردنەوەی خواردنی شیرینە. خواردنە شیرینەکان چین؟ ئەمانە سەرچاوەی بەکتریاکانن. بەکتریاکان لەسەر ئەم شیرینیانە دەژین، وا دەکەن کە ترشی دروست بکەن. ئەم ترشیەش دەرەنجام دەبێتە هۆی کلۆربوونی ددانەکان و لابردنی توێی یەکەمی ددان و کلۆری دەکات. پاشان زۆر گرنگە کە سەردانی پزیشکی ددان بکرێت. بەلایانی کەم 6 مانگجارێ یان ساڵی جارێک دەبێت سەردانی پزیشکی ددان بکرێت چاک و ڕێگری لە دروستبوونی چەندین حاڵەت بکات. وەک لێرە دیارە پزیشکی ددان دەتوانێت دەستنیشانی پێشوەختەی نەخۆشیەکانمان بۆ بکات. ئێستا با بزانین جۆری فڵچەی ددان دەبێت چۆپێ. ئەمە زۆر گرنگە. وەک لێرە دیارە دەبێت شانەکانی زۆر بێت. پاشان دەبێت بەشی سەرەوەی باریکتر بێت تا ئەمە بتوانێت بچێتە بینی ددانەکان و پاشماوەی خۆراکەکان لا ببات. هیچ جیاوازیەک نییە لە نێوان فڵچەی ددانی ئاسایی و کارەبایی، بەڵام زۆر گرنگە کە دەبێت 3 مانگجارێ ئەمە بگۆڕێ. ئەو کەسانشی کە تاقمی ددانیان هەیە بە هەمان شێوە دەبێت پارێزگاری لە تەندروستی ئەو تاقمی ددانانیان بکەن و بە خاوێنی ڕای بگرن. ئێستا زانیمان ددان بۆچی گرنگە، چۆن بە تەندروستی بهێنینەوە. ئێستا با بزانین ئەگەر ددانمان پشتگوێ بخەین چی ڕوودەدات. لە کاتی پشتگوێ خستنی دداندا چی ڕوودەدا؟ پلاکی ددان. پلاکی ددان چییە؟ ئەو توێ تەنکە سپیەیە یان زەردەیە کە لەسەر ددان دروست دەبێت بریتین لە بەکتریا و پاشماوەکانی خۆراک. ئەمە ئەگەر چارەسەر نەکرێ، ئەگەر لا نەبرێ، ئەگەر تۆ بە پاکی نەیهێڵیتەوە پشتگوێی بخەی دەبێتە هۆی کلۆربوونی ددان. کلۆربوونی ددان بەچی ڕوودەدات؟ وەک لێرە دیارە سەرەتا دەچێتە توێی یەکەمی ددان، پاشان دەچێتە توێی عاج، پاشان بەردەمارەکان دەکەوێت، پاشان هەمووی دەڕوات. کلۆربوونی ددان بەهۆی بەکتریاکانی سترێپتۆکۆکەس میوتەنس و لاکتۆبەسیلس ڕوودەدا کە ددانەکانمان کلۆر بوو
دیسان پێویستە سەردانی پزیشکی ددان بکرێت و ئەو ددانە بپارێزین پڕ بکرێتەوە. پاشان ئەگەر ددان پشتگوێ بخرێ بەکتریا دروست بوو کلۆربوونی ددان دروست بوو چی دەبێت هەوکردنی پووک وەک لێرەدا دیارە ئەم پاشماوەی بەکتریانە دەچێتە بینی پووکەکە و ددانەکەەوە دەبێتە هۆی هەوکردنی پووک و لێرە دیارە دەبێتە خوێنبەربوون ئەو کەسانی کە دەڵێن ئێمە ڕۆژانە دانمانە شوێن بەڵام خوێنی لێدێ ئەوە لە بەرەوەی پووکەکە ئیلتیهابی کردو ینی هەوی هەوکردن ڕوویداوە لە پووکەکەدا بۆیە خوێنبەربوون ڕوو دەدا.